بەڵێ بینەرانی عزیز سلااوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە سلێمانی و میوانەکەشم لە هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ دیارە خۆتان نەزانن بابەتەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری زیاتر بەخۆیەوە ئەبینێ لە نوێترین پێشاتیش حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند خاڵێک ژمارەی تەواوی بانگەشە و قسەکانی حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراقی داوەتەوە. من بەبەستم ئەم شەو لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دڵشاد شاب ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان بۆیە ئاماژەبارد و ناونیشانەکە ئەدەم چونکە لە بەرنامەکە پێویستمان پێ بێت گفتوگۆی لەسەرەکەین. ئەوانەی مەبەستمە گفتوگۆی لەسەر بکەینەوەیە کە حکوومەتی عێراقی لەسەر چ بنەمایەک لە کاتێکە داتا و زانیاری موچەخۆرانی هەرێمی کوردستان ئیلانیە بە پشتبەستن بە چی ئەڵێن ئەو ژمارەیە مبالغەی تایە کە حکوومەتی هەرێمی کوردستان باسی ئەکات. ئایا حکوومەتەکەی عەبادی ئامادەیە لەگەڵ هەرێمی کوردستان دانیشە چونکە هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان بە فەرمی ئەمە زیاتر لە 20 جارە لە دوای 16 ئۆکتۆبەر و لە دوای ڕفراندەمەوە بە دیاریکراوی داوای دانوستان و گفتوگۆکە لە حکوومەتی عێراقی. مەبەست مەقسەد لەسەرەوە بکەین کە حکوومەتی هەرێمی کوردستان بۆچی بە ڕێژەی 12.67 کە پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2018 عێراق دیاری کراوە بۆچی بەمە ڕازی نییە. مەبەست مەقسەد لەسەرەوە بکەین کە ئایا عەبادی جدیە لە ناردنی موچەی هەرێم بڵین فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان یان تەنها بۆ دروستکردنی دووبەرەکیە لە نێوان حەزبەکان و حکوومەت و تەنانەت شارەکان و تەنانەت خودی هاوڵاتیانیش. مەبەستیشمە لە بەرنامەکە قسەیەک لەسەرەوە بکەین کە بڵین سەرۆک بارزانی لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان کۆبۆتەوە باس لە واکرێک کە هیوایەک لە ناو کۆبوونەوەکە خراوەتە ڕوو مەبەست هاوڵاتیان هەرێمی کوردستانیش ئەگەر بکرێت ئاگادار بن ئەو هیوا و تروسکاییە چییە کە بە شێوێک لە شێوەکان دەرکەوتووە. کاک دڵشاد شاب ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سڵاوتان لێبێت. سوپاس بۆم دەرفەتە بەو پرسیارە دەست پێ یەکەم. حکوومەتی هەرێمی کوردستان بە چەند خولەکێک پێش بەرنامەکە ڕاگەنراوێکی بۆ وەڵامدانەوەی عەبادی و قسەکانی عەبادی و بانگەشەکانی عەبادی بڵاو کردوێتەوە بە کورتی و پوختی چونکە ڕاگەنراوەکە دوور و درێژە. ئێوە ویستوتانە لەو ڕاگەنراوە وەکو حکوومەت چی بڵێن؟ زۆر سپاس ئێوارەتان باش بوو بینەرانی کوردستان 24 بوو ئێوەی بە ڕێزیش سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی کە لە ڕاگەیەندراوەکەی حکوومەتدا هاتووە ڕوونکردنەوەی ئەو خاڵانەیە کە دوێنێ بەڕێز عەبادی لە چەند خاڵێکدا لە وتاری هەفتانەیدا زۆر بە دوور و درێژی بە هەڵواستەیەکی زۆری لەسەر وەزعی هەرێمی کوردستان کردووە. هەندێک بە هەواڵی بە اعتیماد لەسەر هەندێک هەواڵی نادروست کە بەداخەوە بەشێکی لە هەواڵەکانی هەندێک خەڵک کە دائیمەن ویستویانە وەزعی هەرێمی کوردستان بە لاواز نیشان بدەن ڕێک وەکو هەواڵی بەعزێک لە کەسیان لە هێزە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بووە. هەروەکو ئەگەر ملاحەزە بکەن دەڵێ مە پشتبەستن بە هەندێک زانیاری کە لە هەرێمی کوردستانەوە پێمان گەیشتووە خەڵک هەیە 4 موچە وەرەگیریت. ئەمە هەندێک وەکو نمونەیەکی بەسیط ینی دەیان خاڵیواتی هەبوونە کە پێویستی بە هەڵواستە بووە و ویستمانە بە ڕۆژکاوی لە بەردەمی ڕای گشتی و بۆ خەڵکی کوردستان و بۆ جیهانی ڕوون بکەینەوە کەەوە حکوومەت هەرێمی کوردستان هەم جدیە دەیەوێت دووپاتی جدیەتی خۆی بکاتەوە لەسەر ئەو ئاراستە نێودەوڵەتیەی کە هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکان لە چوارچێوەی دەستوری عێراقیدا و هەمیش ئەو ناڕوشنیانە یاخود ئەو زانیاریە نادروستانەی کە لە ڕاگەیەندرا یاخود لە پرس کۆنفرانسەکەی بەڕێز عەبادیدا هەبووە بۆ خەڵکی کوردستان بخەینە ڕوو و بمنەتی حکوومەتی هەرێمی کوردستان مەبەستم یعنی پشت ئەستوری حکوومەتی هەرێمی کوردستان بە هەنگاوەکانی خۆی لە ڕاست و دروستی زانیاریەکان و بە بەڵگەهێنانەوەی با بڵێن دروست لەسەر ئەو داتا و زانیاریانە وەکو ئەوەی کە لە ژمارەی فەرمانبەراندا لە فروشتنی نەوت و چاودێریکردنی نەوت و هەموو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستانەوە ئاماژە بەوە دراوە وەکو خۆشت ئاماژەت پێدا پشتیان بە داتا و زانیاری فەرمی حکوومەتی هەرێم نەبەستووە بەڵکو پشتیان بە هەندێک زانیاری بەستووە کە داوایان کردووە یاخود نێردراوە بۆیان گەشتۆتە دەستیان. حکوومەتی عێراقی ئێوە من دووپاتی دەکەمەوە بەداخەوە هەندێک جاران ململانەی چۆن بیسەلمێنن کە ئەو ژمارانە کە حکوومەتی هەرێمی کوردستان دەیدا بە حکوومەتی عێراقی ژماری ڕاستەقینە و حەقیقین.
بەڵێ بەداخەوە من دووپاتی دەکەمەوە زۆر جاران ململانەی سیاسی لە ناو هەرێمی کوردستاندا گەیشتوتە ئاستێکی وا کەوا دەست بوو هەموو شتێکی ئەم وڵاتە براوە یعنی وەکو ئەوەی کەوا لایەنێک بۆ شکاندنی حکوومەت یا خود بۆ شکاندنی دەستهەڵات یان زۆر جاران مەسەلەن چەند دەستگایەکی ڕاگەیاندن بۆ ئەوەی کە گومان لەسەر هەموو شتێکی ئەم هەرێمە دروست بکەن ئەمە یەکێکە لە دەرەنجامەکانی بۆیکەوە ئەمڕۆ خەڵکێک دووپاتی قسەی خەڵکانێکی ناو هەرێمی کوردستان بکاتەوە و زۆر بەڕۆنیش لە کۆنفرانسەکەی خۆیدا سەرۆکوەزیرانی عێراق ئاماژە بەوە بکات کەەوە بڵێت لە هەندێک سەرچاوەی بەرپرس یاخود لە هەندێک سەرچاوەی تری ناو هەرێمی کوردستان ئەو زانیاریانمان پێگەیشتووە جێگای داخە ئەمە هەموو ئەو لایەنانەی کەوا ئەتوانن قسە لەسەر هەموو ئەم پرسانە بکەن لە کایەکان لە دەستهەڵاتەکانی ئەم وڵاتەدا بەشدارن دەکرا لە جیاتی ئەوەی کەەوە ئەم شتانە بچن بە حاڵە بۆ عەبادی نەقلی بکەن بێن لە هەرێمی کوردستان بۆ گفتوگۆ بۆ خستنەڕۆ بە تایبەتی لەسەر زانیاری لەسەر موچەخۆرانی هەرێمی کوردستان کاک یادگار مدەتێکی زۆر لایەنە ئۆپۆزیسیۆنەکانیش لە هەرێمی کوردستان ئەم حجەتەیان وەکو باڵگەیەک بۆ تەعەنکردنی حکوومەت بەکاردێننا حکوومەتی هەرێمی کوردستان بە بڕیارێک لە یەکێک لە بڕیارەکانی چاکسازی ئیداری خۆی و بە چاودێری بانکی نێودەوڵەتی و بە چاودێری دامودەستگاکانی تری سەر بە و ڕێکخراوەکانی شەفافیەت و ڕێکخراوەکانی کە چاودێری وەزع هەرێمی کوردستانیان دەکرد و دوستانی ئێمە لە دەرەوە یەکێک لەو هەنگاوانە ئەو سیستەمی بایۆمتریە بوو کەەوە هەموو فەرمانبەرێک دەبێ بچێتن خۆی تومار بکاتن و تومارکردنەکەش بە شکلێکی با بڵێن پێشکەوتووی تەکنۆلۆژیایەکی پێشکەوتووی وایەکەوە بۆ هیچ کەسێک ممکن نییە ئەگەر وجودی نەبێت ئەگەر وجودی نەبێت ناوی لە ناو قایمەکان دڵنیایە کە هیچ هەڵەیەک لەو سیستەمە نیە و ئەو داتا و ژمارانەی لەو سیستەمە خراونەتە ڕوو داتای ئێمە کە ئەم سیستەمە پەیڕەو کیرۆکە حکوومەت پەیڕەوی کرد بۆ ئەوەی بووە کە ئەگەر هەڵەیەک بیت خۆشی بیدوزێتەوە ئێمە شەرم لەوەنەوەکە نەگەر هەڵەیەک لە دۆتەکان ئێمە دەهابێت و سیستەمی بایۆمتری کەشفی هەڵەکانی کردبێت سیستەمەکەمان بۆ ئەوە پیادە کرد بۆ ئەوەی ئەگەر هەڵەیەکمان هەبێت هەڵەکانی خۆمان ببینین بەڵام بەو شێوە گومان خستنە سەر تێکڕای پرۆسەکە ئەمە بەڕاستی کارێکی نادروستە و ئێمە حاضرین بۆ ئیسپاتکردنی ئەوە بە بەڕێز عەبادی و بە دامودەستگاکانی بە دوواداچوون و بە کەناڵەکانی ڕاگەیاندن و بە حەزبەکانی هەرێمی کوردستان و بە پەرلەمانی کوردستان و بە چاودێری دارایی و بە دەستەی دەستپاکی هەرێمی کوردستان بە هەموو ئەو دامودەستگانەی کەوا بەکاری چاودێری هەڵدەستن لە هەرێمی کوردستان و لە عێراقیشدا بۆیان مسلمانین و دۆتۆیەکان لەبەردەستن و هەر کاتێک هەر کەسێک بیاوێت بێت ئەم تەدقیقە بکات بۆ ئەوەی کەوا ژمارە موچەخۆرانی هەرێمی کوردستان و حقیقەتی هەبوونی ئەم ژمارەیە بەرجەستە ببێت ئێمە ئامادەین ئێمە تەحەدا لەسەر شتێک یەکێکی تر لە قسەکانی حەیدەر عەبادی لەسەر شتێکانی کە لە بەردەستی ئێمەیە بەڵێ ئاماژە بەوادا کە ناوی بۆ نمونە پارێزگای سلێمانی و ئەوە یەنێکە خۆپیشاندان کراوە ئەڵێت داوامان لێ کراوە کە پارە نەنێرین بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە تا چەندە ینی بنچینەیەکی ڕاستی هەیە من پێم وایە دیسانەوە سەرەتای دەستپێکردنی یاخود با بڵێن بڵاوکردنەوەی ئەو دەنگۆیەکەوە حکوومەتی فدرالی ئامادەیە ڕاستەوخۆ ئەوە تەبیعی بەشێکی کاریگەریەکان بوو بەشێکی بەداخەوە ئەو ئاراستەنە دروستەی کە هەندێک لە دەستگاکانی ڕاگەیاندن و لێرە و لەوێ ئەتوانم بڵێم هەندێک لایەن یاخود بەشێکی هەندێک کەس لەنەو لایەنەکان و ئیسارەکردنی ئەم دوو بەرەکیە لەنەو هەرێمی کوردستاندا بوومەوەی چەند ڕۆژێک مقۆمقۆیەکی وا هەبووە دوای ئەوەی کەوا ڕاستیەکان بوو خەڵکی کوردستان ڕوون بوونەوە ئەو کوبوونەوەی کەوا سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەگەڵ یاخود لە ژنەیەکی تایبەت کە بە ئامادەبوونی سەرۆک و جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران و کۆمەڵک وەزیری بەڕێز لە سەرجەم پێکهاتەکان لایەنەکانی بەشدار لە حکوومەتی هەرێمی کوردستاندا کاتێک لەگەڵ پارێزگار و سەرۆکی ئەنجومەنی پارێزگاکان لە دانیشتنێکی زۆر ڕاشکاوانەدا هەموو شتەکان بەرەو ڕۆی یەکتری کرانەوە ئیتر ئەو پروپاگەندەی کەوا ئێستا باز دەکرێتن ئەمە کوتایی هات چونکە ڕاگەاندراوێک بە ناوی هیچ پارێزگایەکی هەرێمی کوردستان ئامادە نیە ڕاستەوخۆ لەگەڵ حکوومەتی عێراقی مامەڵە بکات مامەڵەکان دانوستانەکان تەنها لە ڕێگەی حکوومەتی هەرێمەوەیە ئەو نمونەی کە ئەو هێناویەتەوە
بە پارێزگای سلێمانی بەڕێز سەرروکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خۆی ئەو یاداشنامەی پارێزگاکانی لە ناو دیوانی ئەنجومەنی وەزیراندا بوو ئێوەی بەڕێز بوو دەستگاکانی ڕاگەاندنی خوێندەوەکەوە هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆ دروست نابێتن و ئێمە پێشوازی وەکو چوون سیاسەتی حکوومەتی هەرێمی کوردستانە پێشوازی لەو هەنگاوانەی سەرۆک وەزیرانی فدرالی دەکەین ئەگەر ئامادە بن استحقاقاتی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدەن بەڵام بەو شکلەی کە لە بەردەستدا دوای ئەوەی کە بۆ خەڵکی کوردستان ڕوون کرایەوە هەموو ئەم گوتنانە خۆی لەو داتانەی کە لە پرۆژە بودجەی کە ئامادە کراوە لە وەزارەتی دارایی حکوومەتی عراقی فیدراڵەوە درایەتە ئەنجومەنی وەزیرانی فیدرالی بۆ ئەوەی کە پەسەندی بکەن و بیکەن بە پرۆژەیەسە و بۆ ئەنجومەنی نوێنەرانی بنێرن هەموو ئەم پرسیارانە لەوێدا وەڵام دراونەتەوە تێکڕای ئەو بودجەیە کەوا لە پرۆژەی یاسایی یاخود لە پرۆژەی مسودەی وەزارەتی دارایی حکوومەتی فیدرالی داهاتووە تێکڕای ئەو پارەی کەوا تەرخان کراوە بوو موچەخۆرانی هەرێمی کوردستان بریتە لە 334 ملیار دینار من ئەمەوێت لەسەر ئەمە قسە بکەین کاک دڵشاد با لەسەر ئەبا من پرسیارەکەی خۆ بکەم تۆش گەر بکرێت لە زمنی ئەوەیە وەڵامی بدەیتەوە قسەیەک لەسەرەوە کرێوترێت بۆ نمونە هەرچەندە ینی بە تەواوەتی یەک لا نەبووتەوە لە ئەنجومەنی وەزیرانی عێراقا کەمکردنەوەی پشکی هەرێمی کوردستان لە بودجەی 2010 عێراق لە 17% بۆ لە 12.67 قسەیەک لەسەر ئەوە ئەکرێ ئەوترێت بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان بە 12.67 ڕازی نییە ینی ئەوە کێشتان لەگەڵ ئەم ڕێژەیە چییە بۆ بینە ڕوون بێت جۆرێ بەڵێ هۆکاری یەکەم ئەوەیە کە چونکە تا ئێستا سەرژمێری لە عێراق نەکراوە و هیچ داتایەکی با بڵێن هیچ داتایەکی تر نییە لە سەرژمێری حەقیقیتر کەوا هەڵسەنگاندن با بڵێن یاخود سەرژمێری دانیشتوان بکرێ بۆی پشتی پێ ببەسترێت کە سەرژمێری نەبووە لە 2023 اتفاقێکی سیاسی کراوە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان و لە بینی حکوومەتی ناوەند و بە چاودێری جەناب ئیمام جەلال و سەرۆککومار و هەموو ئەو لایەنانەی کەوا با بڵێن بەشدار بوونە تێدا کە پشکی هەرێمی کوردستان بە 117 تەخمین کراوە ئەگەر هات و سەرژمێری لە عێراقدا کرا ئەگەر سەرژمێری هەرێمی کوردستان کەمتر بوو لە 17% ڕێژەی دانیشتوانی عێراق ئەوە پشکەکە بە پێی ئەو ڕێژەیە ئەگەر زۆرتریش بوو زیاد دەکرێتن ئەمە اتفاقێکی لەسەر کرا و چەندین ساڵە لەسەری ڕۆیشتون ئەمە یەکێک لە هۆکارەکانە دووەمین ئێمە ئەم پرسیارە ممکنە کە لە لای بەشێک لە هاوڵاتیانی بەڕێز هەبێت بڵێ 12 لە 108 ملیار یعنی 108 تریلیۆن کە با بڵێن نزیکەی 100 ملیارد دلاری ئەمریکیە لە بودجەی تەخمینکراوی ساڵی 2018دا 112 و ئەوەندەی دەکا ڕێژەیەکی زۆر باش و نزیکەی 12-13 ملیارد دلار دەکا بۆ چی حکوومەتی هەرێمی کوردستان پێی ڕازی نییە کاکە یادگار ئەمە جارێ ئەوەلەن ئەو کەمکردنەوە من سەبەبەکەیم ئاماژە پێگرت هۆکاری دووەمی ئەوەیە ئەم 112.6 یاخود 67 ئەمە حقیقت نییە لە تێکڕای بودجە لەو 108 ملیارد تریلیۆن دینارە عێراقیەکەوە پێشنیار کراوە طبیعی ئەمە پێشنیار کراوە نزیکەی زیاتر لە 25 تریلیۆن وەکو قەرز خەملێنراوە یاخود وەکو عەجز خەملێنراوە ممکنە ئەم عەجزە پڕ بکرێتەوە ممکنە پڕ نەکرێتەوە خۆی لە حقیقەتدا ئەمە دێتەوە سەر 80 هەندێک تریلیۆن اینجا لەم 80 و کەسرە زیاتر لە 43 تریلیۆن بودجەی سیادیە کە لە بودجەکە جیا دەکرێتەوە اینجا ما تەبەقایەکەی ئەوەی نسبەتی 112 هەرێمی کوردستان لە باقیەکەی حساب دەکرێت کە ئەگەر بچێ سەر حقیقت لە جێبەجێکردنی عملیدا ئەگەر ڕێژەکان وا بڕواتە سەر دەکاتە 106 و کەسرێکی بودجەی عێراقی کە بە هیچ شێوەیەک تەنانەت بەشی موچەخۆرانی هەرێمی کوردستانیش ناکە ئەگەر تێکڕای سەرڵ بێت کاک دڵشاد باس لەوە ئەکرێت زانیاریەکەیە باس لەوە ئەکرێت ئەگەر ئەم بودجەیە بەم ڕێژەی ئێستایەوە تێپەڕێت واتە 12.67ەکە هەر موچەخۆرێکی هەرێمی کوردستان 300,000 بەرەکەوێ مانگانە ئەم زانیاریە تا چەندە ڕاستە واتە کەمتر لە پاشکەوتەکەش تێکڕای موچەیە بەڵێ تێکڕای یعنی معدەلی موچەیە اینجا طبیعی ئەوە موچەیەکی پلە باڵا و موچەیەکی پلە نزم هەمووی بەیەکەوە حساب کراوە اینجا
ئەم معدلە دەرچووە لە حاڵەتێکدا کە فەرمانبەرانی حکوومەتی ناوەندی زیاتر لە ملیونێک دینار معدلی موچەکانیانە. ئێمە ئەم پرسە نابینین کەەوە کوتایی هاتبێت هێشتا دوو قۆناغی گرنگی ماوە. یەکیان ئەوەیە کە ئەنجومەنی وەزیرانی عێراقی دەستەڵاتی بە سەرۆکوەزیران داوە کەەوە پێداچوونەوە بڕیاری کوتایی بوو سەرۆکوەزیران بەجێماوە و ئومێد دەگەن کەەوە بەڕێز عەبادی بوو نیشاندانی ئەو نیەت کاک دڵشادۆکو حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە گەشتبینن یاخود بێهیوا بوون لەوەی کە گۆڕانکاری لەو ڕێژەیە بکرێت جێ بەم شکلە نەنێریتن بۆ ئەنجومەنی نوێنەران و قۆناغێکی تریشمەوە کە لە ئەنجومەنی نوێنەراندا بەم شکلە پەسەند نەکرێت بۆ ئێمە ئەمە بە بڕیاری کوتایی ناوەند بە بڕیاری کوتایی حکوومەتی فیدرالی نابینین باشە و ئەم کاک دڵشاد جگە لە هیوا خواستن ئێوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان کە جەنابتان ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانن گەشتبینن یاخود بێهیوا بوون لەوەی گۆڕانکاری لەم پشکەی هەرێمی کوردستان بکرێت گەشتبینیەکەتانە بێ پشتبەستوو بێ بە محتەیات و پێدراو ئەمەیان چۆنە ئێمە نەگەشتبینی نەبێ هیوا بووین لە هەوڵەکانمان بەردەوامین نەگەیشتونە ئەو ڕادەی گەشتبینیە کەەوە شتێکی لێ بەرجەستە بوو بێت و بڵێنکەوە ئەمەەتی دەرەنجامەکەیەتی وەکو جەنۆبەتی شارەتت کرد ئەگەر گەشتبین بینە بڵێن ئەمەمان دەستکەوتووە بێهیوانە بووین چونکە مەجموعەیەک قۆناغماون و دوێنێ سەرۆکوەزیرانی عێراقی تاکید لەسەرەوە دەکاتەوە کەواوان حاضرن بەڵام گومانیان لە هەندێک پرسیار و جوابیان لەم مەسەلانە هەیە ئەو پرسیارانە هەمووی جوابەکانیان ئەمڕۆ لە ڕاگەیەندراوی حکوومەتی هەرێمی کوردستان بوویان بەرجەستە بووە چاوەڕێ دەکەینکەوە لە ڕێگای ئەم با بڵێن گەیشتنی ئەم وەڵامانە و لە هەر کەناڵێکی کەەوە لە بەردەستدا بێتن و هەر لایەنێکی کەەوە بێتە پێشەوە بۆ ئەوەی ئەو لایەنانەی کە پەیوەندیش بە هەرێمی کوردستانەوە دەکەن و هانی هەرێمی کوردستان دەدەن بۆ ئەوەی کەەوە گفتوگو بگرێت ڕێگای گفتوگو هەڵبژێریت بوو چارەسەرکردنی کێشەکان لە هەموو ئەم کەناڵانەدا حکوومەت هەرێمی کوردستان ئەم زانیاری و کاک دڵشاد یەکێک لە خەمەکانی موچەخۆرانی هەرێمی کوردستان کە پرسیارە لەلایەن ئەوەیە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بە فرۆش و داهاتی نەوتی مانگی ئۆکتۆبەر مانگی دەی ڕابردوو توانی موچەی ئابمان بۆ دابین بکات ئەگەر حکوومەتی عێراقی موچە نەنێرێت بۆ مانگی داهاتوو چۆن دابینیەکەن طبعی سەرچاوەکانی داهاتی هەرێم کەمبوونەتەوە بەڵام نەبوونەتە ینی بۆ بڵێن نەبوونەتە سفر یعنی بە تاکید ڕاگررتنی هەناردەکردنی نەوتی کەرکک و دەوروبەری کاریگەری بەجێهێشتووە بەڵام بڕێک ناوت ئێستاش هەناردە دەکرێت و هەوڵەکانیش بەردەوام دەبن ئێمە من عرضم کردی ئێمە نەگەیشتونەتە بنبەست لەو هەوڵانەی هەیە ئومێد دەکەین کەەوە لەم ماوەیەدا ئێمە بتوانین دانیشتن ڕێک بخرێن و لەسەر مێزی گفتوگوان پرسانەیەک ئەو 1 میلیارد دۆلارەی کە ڕووسنەفت داوێتی بە حکوومەتی هەرێمی کوردستان چ کاریگەریەکی ئیجابی هەیە و هەموو بەڵێ ئەو 1 میلیارد دۆلارەی کە ڕووسنەفت داوێتی بە حکوومەتی هەرێمی کوردستان لە چ ڕوویەکەوە کاریگەری ئیجابی هەیە بۆ حکوومەت و بۆ وڵاتیان من هیچ زانیاریەکم لەسەر زانیاریەکی دقیقم لەسەر وەرگرتن یا خوددانی ئەم ئەوەیە نییە ممکنە ئەمە زۆرتر لە لای وەزارەتی مالیە ئەم پرسیارە جواب ئەم پرسیارە دەست بکەوێت بە نسبەت ناوخۆی هەرێمی کوردستان و لەبەرەوەی کات زۆر هاوکارم نییە ناچارم ئەو تەوەری پێشتر کۆتایی پێبێنم لەلایەن بزوتنەوەی گۆڕانەوە لەلایەن هەندێک بڵین پارت و قوارەوە داوای حکوومەتی ڕزگاری نیشتیمانی ئەکرێ ئێمە زانیمان وەڵامی پارتی دیموکراتی کوردستان کە خاوەنی 36 کورسیە لە کۆی 111 کورسی ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوە نین کە دامەزراوە و دام و دەستگاکان و حکوومەتی ئێستا هەڵۆشێتەوە ئەبێ پاڵپشتی ئەمە ئێستا بکەین حکوومەتی هەرێمی کوردستان چڕایەکی هەیە لەسەر حکوومەتی ڕزگاری نیشتیمانی لە ئێستادا خۆی حکوومەت ڕەنگە ئەو جهێتە نەبێت ڕای لەسەر ئەو مەسەلە بدات چونکە حکوومەت لە نەزاری ئەم لایەنانەی کەەوە باسییان مەسەلەیە دەکەن با بڵێن بە ئامانجکرەوە بۆ ئەوەی کەەوە گۆڕانکاری تێدا بگرێت اینجا ئەگەر حکوومەت بڵێ مە لەگەڵ ئەوەدانین ئەم حکوومەتە پێک دێت دەکەمە پابند یاخۆ با بڵێن متەمەسکین بەوەی کەەوە بمێنینەوە بەڵام من ئەگەر ئیجازەم بدەن باش ڕای جەنابتان وەکو ڕاوێژکارێکی سەرۆکی حکوومەت بەڵێ من وەکو بیرهێنانەوەیەکی خێرا کاتی خۆی لە پێکێنانی کابینەی هەشدا شانسی ئەوەم هەبوو لەگەڵ
جەنۆبی کاگنێچیروان بارزانانی کە ئەو کات ڕاست پێدرا بوو بە پێکێنانی کۆبینای هەشت کە بە پێی یاسا سەرۆکەکەی بەبەر پارتی دەکەوت ئێمە لە بارودۆخێکی ئاساییدا کە بارودۆخە ناوخۆیەکان زۆر لە ئێستا باشتر بوون و پەیوەندی نێوان لایەنە سیاسیەکان زۆر باشتر بوون لەوەی ئێستا و هەمووشیان قراریاندا بوو بەشداری حکوومەت بکەن اینجا 8 مانگ زیاتر خەریکی گفتوگو بووین هەتاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان پێک هات کابینەی هەشت پێک هات شتێکی من بەدیتنی خۆم شتێکی ناواقعیە ئێستا ئەمە هەڵواشێنینەوە و دەست بە هەتاوەکو ئەگەر لەسەر ئەم ئەساسە ئەگەر نیوەی ئەو کاتە یا خودت با بڵێن ئەگەر چارێکی ئەو کاتەشی بوێت ئەگەر تەنانەت 2 مانگیشی بوێتن بوو ئەم پرس و ڕاگۆڕینەوە و گفتوگوۆە لەسەر ئەوەی کەەوە تا حکوومەتێکی تر پێک بینین من پێم وایە ینی تەجروبەی کوردستان ئەو کاتە کراوەی لەبەردەستدان نییە ئەگەر مەبەست لێ ئەوەیە کە حکوومەت کاتێکی دیاریکراوی هەبیت هەر بەخۆی تەمەنی ئەم حکوومەتە دیاریکراوە بەو تەمەنەیکەوە پەرلەمان با بڵێن وادەی هەڵبژاردنەکانی بردووتە پاش بوومەوەی نزیکە 8 مانگ و زیاتر و کەمتر کە ئەمەش قابلە بوو کەمکردنەوە ئەگەر مەبەستیش بەشداری لایەنەکان بێت کەواتە باشتر وایە کە پاڵپشتی ئەم حکوومەتەی ئێستا بکرێت گۆڕانیشەوە کاکنێچیرەوان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ فەرموو پرسیار لێرەدا ئەوەیە ئەمەی کە بەرجەستەیە یعنی هەیە حکوومەتێک هەیە لەسەر ئەساسی شەراکەتێکی هەمەلایەنە پێک هاتووە و ئەگەر مەوزوعیش بوو کات بێت کاتەکەی دیاری کراوە و ئەگەر بوو پرۆگرام بێت بوو لە جیاتی ئەوەی کەەوە خەریکی ئەم کێشمی هەڵوەشانەوە و دروستکردنی حکوومەت بین بۆ فەرمونون هەمووان پێکەوە پرۆگرامێکی هاوبەش بوو ئەو ماوەیەکەوە لە لە تەمەنی حکوومەتی هەرێمی کوردستاندامەوە بە تایبەتی کە هەموو تەرکیزێک بخەینە سەر دەرچوونی هەرێمی کوردستان بە سەرکەوتووی لەو ئاستانگانەی کە ئێستا لە بەردەمی ئەو تەجروبە ئەگەر پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ پێکەوە دانیشتن و ڕێککەوتن لەسەر ئەوەی کام حکوومەتال وەشێنەوە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکرێت پرسیارەکەم دووبارەکەمەوە ئەگەر پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتو و کۆمەڵ دانیشتن و ڕێککەوتن بە دانوستان کام حکوومەتەی ئێستا هەڵوەچێنەوە حکوومەتێکی ڕزگاری نیشتیمانی دروست بکەن یا حکوومەتێکی انتقالی ئەمەشیان ئاساییە چونکە ئەوە شەرزادەی اتفاقە بێ من دیسانەوە دەڵێم ئەگەر قەرارەوە بێت هەموو لایەنەکان لەسەر ئەم مەسەلای ڕێک بکەون و پرۆگرامێکی هاوبەشیان بۆ ئەم مەسەلای هەبێت خۆ حکوومەت ناتوانێت اعتراض لەم مەسەلای بکات ئیعاز دەدەنە فراکسیۆنەکانی خوان و لە پەرلەمان و ئێمە لە سیستەمێکی دیموکراتی پەرلەمانیدا دەژین و هەر کاتێکەوە پرسیارێکی دیکە کاکنێچیرەوان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کەی بەنیازە سەردانی گۆڕان و لایەنەکانی دیکە بکات بۆ مەسەلەی لێوەندگیری بەڵێ کاگنێچیرەوان بارزانی وەکو سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە جێگری سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی شەو سەرپشک و تەخویل کراوە کە نێوەندگیری بکات لە نێوان پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان کەی بەنیازە سەردانی گۆڕان و پارتە سیاسەکانی دیکە بکات بۆی بگەن بە چارەسەر تەسەوری من وایە ئەو ئەرکەی کەوا ئێستا حکوومەت تێدا وەکە کاگنێچیروانیش وەکو سەرۆکی حکوومەت ئەو ئەرکە با بڵێن لە گفتوگو لەگەڵ لایەنەکان لە یەکخستنەوەی ڕێزی ناوخۆیی هەرێمی کوردستان و لە ئیدارەدانی واجبی حکوومەت لە ئیدارەدانی گفتوگوەکان لەگەڵ بەغداوەکو جیهەتی بەرپرسیار بەرامبەرە بەمانە لە ڕاگەیەندراوەکانی حکوومەت و لە خودی لە دیدارەکەی یا خود لە پرس کۆنفرانسی خودی جەنابی سەرۆکی حکوومەتیشدا ئاماژەی بوو ئەوە کرد کە طبیعی وەکو سەردان و پەیوەندی کوبوونەوەی بەردەوام لە بینی یعنی خۆی لە بینی سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت پێکەوە کە نوێنەراتی با بڵێنی بەشداروی یەکێتی دەکات لە حکوومەتدا ئەوە لەوێ بەردەوامن لە ماوەی ڕابردوودا مەبەستمەوەیە بەم زوانە بەنیازن سەردانی گۆڕان و حزبەکانی تر بکەن وەکو ینی کاگنێچیروان بارزانی بەڵێ بەم زوانە بەنیازە سەردانی گۆڕان بکات بە دیاریکراوی بەڕێز ئەمیری کۆمەڵێکی کرد و بیر و ڕای چاک گۆڕانەوە لەسەر ئەم پرسانە و ئەوەی کەوا لە ڕاگەیەندرای خود لە پرس کۆنفرانسەکەی جەنابی سەرۆک وەزیراندا ئاماژەی پێکرا کە خۆشحاڵی خۆی دەربڕی بەرامبەر بەوەی کە ئەگەر وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانیش بێنەوە شان بدەنە بەر ئەم ئەرکە قورسەی کە ئێستا هەرێمی کوردستان پێداتێ پەردەبێت من پێم وایە ئەمە نیشاندانی ئەو پەڕی ئستعداد و ئامادەیە کاگنێچیروان ئەوەندەی من لە نزیکەوە ئاگادارم پێی وایە کەوا هەروەکو چوون
تێڕوانینی سەرکردایەتی پارتیش وایە وی جەنابی سەرۆکیش وایە وی هەمووشمان وایە کە گرەوی ئێمە بردنەوەی ئێمە لە ڕێکخستنەوە و یەکخستنەوەی ڕیزی ناوخۆییمانە و بۆیە هیچ دوودڵیەک نییە لە هەر هەنگاوێک لە تەڕەفی جەنابی سەرۆکی حکوومەتەوە کەەوە بینێت بوو ئەوەی کەەوە ئەم ئەخیر پرسیارم کاک دڵشاد و دەستیش پێکراوە پەیوەندیەکانیشان و ممکنە لە ئایندەدا هەنگاوی تریش هەبن. زۆر باشە. ئەخیر پرسیارم دوێنێ لە کۆبوونەوەی سەرۆک بارزانانی لەگەڵ سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان باس لەوە ئەکرێ کە تەنانەت دوایەوەی کۆبوونەوەکە کۆتایی هاتووە جارێکی تر لەلایەن سەرۆک بارزانیەوە سەرکردایەتی پارتی بانکراوەتەوە و پێیان وتراوە کە دۆخەکە لە بەرژەوەندی هەرێم ئەبێت و گۆڕانکاری خێرا ڕوو ئەدا بەم زوانە. ئەگەر زانیاریەکەیە کە بە نسبەت تاکی کوردەوە دڵخۆش کار بێت تکایە ئاماژەی پێ بدە. زۆنی گرنگترین شت ئەوەیە کە جەنۆبی سەرۆک پشتی پێدەبەستێت ئەوەیە لە ئەو خوڕاگیریەکەوە هەمیشە گەلی کوردستان بە تێکڕای پێکهاتەکانیەوە بەڕەغمی خلافات بەڕەغمی ململانەکان بەڕەغمی بیرروبووچوونی جیاواز بەڵام لە دەرەنجامدا بە شاهدی هەموو دنیا گەلێکی خوڕاگیر بووینە ئەو هێزی پێشمەرگە ماندونە ناسەیە کەەوە بەرگریەکی قارەمانانە لە دەستکەوتەکان و لە کەرامەتی ملەتی خەڵکی کوردستان دەکات ئەو پێکەوە ژیانەیە کە لە بینی هەموو لایەنەکاندا هەیە ئەو هاتنە سەر خەڵکی دنیاە لەوەی کەەوە ئەم کێشە و پرسانە نابێت بە کەواتە هیوایەکەیە قەیرانەکان کۆتاییان بێت کاک دڵشاد زۆر بە کورتی بکرێنەوە گۆڕانکاری گەورەش چاوەڕوانکراون بەڵێ خوێندنەوەی سەرکردایەتی پارتیش بوو هەندێک لەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەدا هەن ئێمە بڕوامان وایە بە خوڕاگیری ملەتی ئێمە لە دووەجۆر هەرێمی کوردستان بە سەرکەوتووی لەو ئەزمەیە و لەو ئاستەنگە دەرباسی دەبێت. بەڵێ کاک دڵشاد شەهاب ڕاوێژکاری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆم دەرفەتە. سوپاس بۆ جەنابیشتان. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ کۆتایی هات تا سبەی شەو لە هەمان کات و هەمان جێگا پێتانشا دەبمەوە ئێوە کوردستان لە ئەمانەتی خوا دابن.